لە بەرامبەر دەرکردنی بڕیارێکی سەرۆکایەتی زانکۆی ئەهلی بلادڕافدەین سەبارەت بە گواستنەوەی هۆڵی تاقیکردنەوەی کۆتایی ساڵی خوێندکارانی کورد لە شاری خانەقینەوە بۆ دیالە ناڕەزایەتی زیاتر لە 2500 خوێندکاری کوردی بە دوای خۆیدا هێنا بۆیە خوێندکارانیش داواکارن لە بەرپرسانی ئیداری و نوێنەرانی کورد بەدەم داخوازیەکانیانەوە بێن چونکە ئەم بڕیارە بە بڕیارێکی سیاسی دەزانن دژ بە خوێندکارانی کورد. نیمەت مطالبەکەی من لەیلا امتحان بکەم 4 ساڵە ئێمە ئەوەڵ جا تەقدیم کردیم ئەرای کولیە وتنە پێمان لەیلا امتحانمانە ئەرا و على ئەی ئەساسی مە بچین نەرا ئەولا ئەی وەضع ئەمنیە ناتوانین من مە بچیمە ڕێگا ئەمنێت نییە و باری دارایی کەس باشنی هەموو ڕۆژە لەم ڕێگەی ببڕین گشتی مناڵی هێژنەکان پیاوەکان بەم شەوە ناتوانن ئەم ڕێگەی ببرن بە هیچ شێوە قبوڵمان نییە یان ئەوەتە پارەیە 4 ساڵەکەمان بۆ جێرنەوە یان ئەوەتە گشتی ناچێت بۆ باقوبە و لێرە امتحانەکەین بۆ ئەوەی لە خوێندن دایان ببڕن ئەو بلێرێشەوە یانێ بە بڕیارێکی سیاسی جارێتتر زۆڵم لە کورد و لە کێشەی کورد و لە خوێندکاری کورد و لە کەسوکاری کورد لەم سنوورە بکەنەوە. قایمقامی قەزای خانەقین وێرای پشتیوانی خۆی بۆ داخوازیەکانی خوێندکاران ڕاشی گەیان لە هەوڵداین بۆ ئەوەی بتوانین هەرچی زووە ئەم گرفتە چارەسەر بکەین. شان ئێمە ئێستا لەقل ئەمیدا قەنەعەتم پێ بکردووە کە 90% بەیانی بێت خۆی لەگەڵ تەڵەبەکانە قسە بکەوە ئێمەش پاڵپشتی داواکاری خوێندکارانی. ڕاگری کۆلێژەکەش دەڵێت ئەم بڕیارە لەلایەن سەرۆکایەتی زانکۆوە دەرکراوە دەبێت پابند بین پێوە وتشی هێزە ئەمنیەکان کە ئەرکی پاراستنی ڕێگەی سەرەکی خانەقین دیالیان لە ئەستۆدایە بڕیاریان داوە هاوکاریان بن لە دابینکردنی ئەمنیەتی ڕێگاکە بە خوێندکاران. لازم امتحانی کونوزاری باقوبە. ئێمە بەڵێنمان لە هێزەکانی پۆلیسی خانەقین و دیالە و سوپای عێراقی و حەشدی شەعبی وەرگرتووە بۆ ئەوەی هاوکاریمان بکەن لە دابینکردنی سەلامەتی ڕێگەوبانەکان لە کاتی گواستنەوەی خوێندکاران لە خانەقینەوە بۆ پارێزگای دیالە. بەرپرسی پەیوەندەکانی حەشد لە خانەقین ڕەتی دەکاتەوە کە ئەوان بتوانن سەلامەتی ڕێگاکە لە ئەستۆ بگرن چونکە دەڵێت جموجۆڵەکانی داعش لە ئێستادا و لە سنوورەکە زیادیان کردووە. ڕەوشی ئەمنی ئەمڕۆی پارێزگای دیالە بۆ هیچ لایەک 100% کۆنتترۆل نەکراوە کەسیش ئەو دڵنیایی نەداوە بە هیچ شێوەیە کە کۆنتترۆل کرابێت چون داعش لە داخلایە ئەمیش ڕەنگە ببێ بەهۆی ئەوەی کە ئەم هەموو خوێندکارە لەم شارەوە بچێتە شارێکی تر ڕووداوی ترسناک و دڵتەزیێنی لێ بکەوێتەوە. کۆلێژی ئەهلی بلادڕافدەین کە ماوەی زیاتر لە 4 ساڵە لە شاری خانەقین دامەزراوە خاوەنی زیاتر لە 2500 خوێندکارە لەم ساڵدا و لە کاتی نزیک بوونەوە لە تاقیکردنەوەی کۆتایی ساڵ سەرۆکایەتی زانکۆکە بڕیاری داوە هۆڵی تاقیکردنەوەی کۆتایی ساڵ بگوازرێتەوە بۆ پارێزگای دیالە ئەمەش ناڕەزایەتی خوێندکارانی کوردی بە دوای خۆیدا هێناوە دەشڵێن ئەم بڕیارە سیاسیە و تەنها لە دژی خوێندکارانی کووردە. سەرکەوت ئەحمەد کورسات نیوز خانەقین.